ئێستاش لە گرافیکێکدا چەند ڕاستیەکی پیسبوونی ژینگە بەگشتی دەخینە ڕوو. چەند ڕاستیەکی مەترسیدار لەبارەی پیسبوونی ژینگە بەپێی داساکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی 92 خەڵکی لە جیهاندا لە ژینگەیەکی پیس هەناسە دەدەن. پیسبوونی ژینگە چوارەم بکوژی مرۆڤە، سێ بکوژەکەی دیکەش بریتین لە بەرزە پەستانی خوێن، خۆراکی نادروست و جگەرەکێشان. ساڵانە پیسبوونی ژینگە 6,500,000 کەس دەکوژێت. لە ساڵی 2012دا لە جیهان 11.6 هەموو مردنەکان بەهۆی پیسبوونی ژینگەوە بووە. 94 هەموو مردنەکان لە وڵاتە هەژار و مامناوەندەکان پێوەستە بە پیسبوونی ژینگە، بە جۆرێک کە 1 ملیۆن کەس لە چین، هەروەها 600,000 کەس لە هیندستان بەهۆی پیسبوونی ژینگەوە دەمرن. لە جیهاندا ئێستا هۆشداری دەدرێت و کار دەکرێت بۆ ئەوەی ڕوبەڕووی پیسبوونی ژینگە ببنەوە.